باشە خۆشەویستان، باشە بە قوربان، باشە عەزیزان، باشە دۆستانی خۆشەویست، کورە باشە هەی ئەهلی کورد و کوردستان. زانم ئەمە هەموو شتێک باشە، سەیری قژی شمەڵی کارەبا گرتوێتی. باشە بەڕێزان و خۆشەویستان، یاخوا بەخێر بێن سەر چاوەکانی ئارام ئەحمەد هاتن. ئەم شەویش کۆمەڵی قسە و باسان بۆ کەم لەسەر ئەو تەق و تۆقوشتانی کە لە ناوچەی سلێمانی و لەو دەوروبەرا بێ بە ئەمش کۆپیرینەکەین بیبن بۆ جێگەیەکی تر زین وەسەکە بەروشیوە دەچێت. باشە بەخێر بن بەڕێزان، بەخێر بن. تا هەموو شتێک باشە، هەموو شتێک. ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە عەزیزان، بەخێر بێن سەر چاوانی ئارام ئەحمەد هاتن. ئەم شەویش قەراری لایڤشتم نەدا بوو هەرمی ئێوارە سەعات و نیوە بەر لێ ئێستا ڕێکلامێکم کردوتم ئەم شەو لەسەر ئەم تۆپباران و شتەی باشووری کوردستان کۆمەڵی قسە و باسان بۆکەم هیوادارم کە ڕائەکانم بە قبوڵ بفەرمون. باش بە هەموو بەڕێزان کۆ بنەوە عەزیزان، ئینجا چێ ناو قسە و باسەکانەوە. بەخێر بێن سەر چاو، بەخێر بێن یاخۆ. هەی هەی کوردی دامایی قوڕ بەسەر قوربانی ئێوە، یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوانەی ئارام ئەحمەد هاتن. بەخێر بێن سەر چاو، بەخێر بێن بەڕێزان. ئەوە بۆ شتمە دزن ناوەکە مەپەڕێنن عەزیزان، ئەوە زۆر ناخۆشە. داواتان لێکەم هەندێک ماڵپەڕ و هەندێک گروپ پیج و ئەوانە هەن هی ڕۆژهەڵات و هینی ئەمانە ئەچن شتەکانم لێ دزن، بابەتەکان مەبەن ناوەکەش مەپەڕێن نێ. چۆن شیوای بە کاکە تۆ لانیکەم دزیەکەیەکی دەبڵێ لە فڵان کەسم دزیوە کاکە، هەر لانیکەم ئەوە بڵێ بە قوربان بم بڵێ دزیەکەم کردووە لە ئارام ئەحمەدم کردووە. ناکرێت تۆ دزیەکەم لێگەی ناویشم نابێ، ئەوڵاوە غەدە ئەوە دوو کەڵە دزیە بەقڕا ماڵتان ئاوا بێ یاخوا. چۆن ئاوا بێ برای شیرینم، هەموو تا شتەکان مەدزن و لەولاوە بڵاویەکەنەوە ناوەکەی منی لێکەنەوە عیب شوورێ بوو ناوی منە خەتەرە بەڕاستی بوو ها ئێمە چین کاکە خۆنە خەتەر نیم بەڕاستی. بەخێر بێ بە قوربانی بم، بەخێر بێن سەر چاوەکانی مناتن، قوربانی ئێوە یاخوا بەخێر بن. ئەرە وەڵا عەزیزان ئەچن شتەکان مەدزن و ناوەکە مەپەڕێن خوا کوێرایمدا. سەرەتا خۆشەویستان حورمەتم بۆ هەموو لە یەکتان هەیە، هیوادارم کە لە هەر گۆشەیەک و کەناریشی ئەم دنیاە هەن ساخ و سەلامەت بن. ئەمەوێ ئەمشەو لەسەر ئەو ڕووداوی ئەمڕۆ ڕوویە ئەو تۆپبارانە کە پێشبینی کراو بوو کە جمهوری ئیسلامیە و کاراکات لەبەرەوەی پێشینەی هەیە و ئەم ئەحزابانیش لە ماوەی ئەم دە ڕۆژی مزاهراتەکانە دیارە قسە و باسوشتیان هەبووە و جوڵەوشتیان هەبووە. ئەمە ئەوە جا ئەمەوێ ڕەئو بیر و بۆچوونی خۆم بڵێم وەکو پیشەی هەمیشەی من ناشمەژێ تەئسیری هیچ گروپ و لایەن دەست و تاقمێکەوە بەڕاستی کە لەسەرەکەی ئارام ئەحمەد چۆن بیرەکاتەوە ئاوا کارم بەسەر ئەوە نییە هەموو کوردژم بێ مێژ میوانم نییە، هەموو کورد لەگەڵ ما بێ هەر بە خەیاڵمان هەیە. بۆ من هیچ لە مۆزوعەکان ناگۆڕێ بەڕاستی، گرنگەوەیە من ڕەئی خۆم بڵێ. سەرەتا کە من بەداخەوم بەڕاستی وشەی ئیدانە ئیتە من ڕقم لە وشەیە، چونکە وشەی ئیدانە بووە بە درۆ دەلەسە. زۆر کەس ئەڵێن کاکە ئیدانێکە و ئیدانێکە و ئیدانێکە هیچ قیمەتێکی نییە لە حەقیقەتە. بە درێژایی 32 ساڵی ڕەبەقە لە یەکێتی و پارتی ئەو نەمانگوێ لە وشەی ئیدانەیە هەبووە کە بەڕاستی ئیتر ناخۆش بووە. و جمهوری ئیسلامیش خۆی بە یەکێتی و پارتی و بە حەسک و بە هەمویانی وتۆ توێتی ئێمە ئیشەکەیەکەین دوایی ئێوەش ئیدانەیکە. یعنی ڕێکەوتن هەیە لە بینی عێراقا، لە بینی ئێرانە، لە بینی پارتیە، لە بینی یەکێتیە. لەگەڵ ئێرانە ئەم اتفاقیان هەیە ئەڵێ من تۆپبارانەکە یەکەم، حەشرەکە یەکەم، ئیشەکەی خۆمەکەم، ئێوەی بەیاننامە دەرکەن و ئیدانە بکەن و تەواو. یعنی ڕێکەوتنە ئیدانەکەیش نەک ئەوەی کە یەکێتی و پارتی خۆیان بیکەن. لەسەر ئەمە ئەڕێن من بەڕاستی بەداخەوەم لە هەر شوێنێک خوێنی ئینسانی بڕژێ بەڕاستی بن جێگەی نیگەرانیە و جێگەی داخە و بەڕاستی ئەوە من ئیدانەکەی گۆڕم بۆ مەحکوم یەکەم، چونکە بەڕاستی ئیدانەکە زۆر ناشرین بووە. من هەموو ئەو کار و کردەوانە کە بێتە خوێن ڕێژی ئینسان بەڕاستی من ئیدانە یەکەم وە پێم وایە کارشی زۆر خراپە و شەڕ و کوشتن و وێرانکاری بە درێژایی مێژوو هیچی بەرهەم نەهێناوە و بەڕاستی هیچی بەرهەم ناهێنێت بە هیچ جۆرێ.
اینجا عزیزان ئێران بە ئاشکرا لەم پێشەی خۆمەوە دامناوە ئێران بە ئاشکرا ئەڵێ ئێمە بەر لەوە حکوومەتی عێراق یەکێتی نیشتیمانی دەباشان لەگەڵ پارتی و بنەماڵی بازانی ئەڵێ هەستێکیمان ئاگادار کردوتەوە اینجا کارەکەمان کردووە. بە معنایەکی تر ئەم هێرشەی ئەمڕۆ کراوەتە سەر حیزبەکانی ڕۆژهەڵات لایەنی پارتی یەکێتی ئێران عێراق بەشدارنتیایە هەر چواریان ڕەزامەند بوون بەس کردەکە ئێران کردوێتی ئەجینا هەر چواریان بەڕاستی لەو مۆزوعا بەشدارن. کاتێ یەکێتی ئەڵێ فەرمووی ئیشی خۆبکە یعنی بەشدارە، کاتێ پارتی ئەڵێ فەرمووی ئیشی خۆبکە یعنی بەشدارە. بەڕاستی با ئینسان با خۆمان هەڵ نەخەڵەتێنین، هەر چواریان لەوەی ئەمڕۆ کردویانە شەریک بوون و بە یەکەوە کردیانە. جایتر پاڤڵ تاڵەبانی و مەسعود بازانی و پارتی یەکێتی ئەڵێ ئیدانەیەکەن ئەبێ کورد و کرمانجی بڵێ دوور لە ڕووی ئەو دخوا دەبڕۆ بیخۆن زەحمەت نەبێ، ئەبێ وایان پێ بڵێ لە حەقیقەتە، نەک دابنیشی ژیان لێ بگی لە قسەی قۆڕ و قسەی پوچی ئەمانە. ئیدانی چی و شتی چی؟ تۆ 30 ساڵە 32 ساڵە حکوومەتی هەتاوە گوێسە سیادەیەکەی نییە، 32 ساڵە هەتاوەکو ئێستا ماڵەکەی بێدەرگا و پەنجەرەیە، هەر کەسێ هەسێ خۆی پیاکە. وەڵڵاهی عەزیزان ئەوەی حکوومەت بێ لە هەرێمی کوردستانە نییە قسەی قۆڕە. بڕواتانە بێ دوو باندی چەتە و دز و مافیای پارتی وێشێتین ئەو کۆمەلگایە ئاوالیەکەن و تەوە هەم بست بە بستی ئەم وڵاتیان فرۆشتووە بە ئێران و بە تورکیا و بە هەموو شوێنێک. دڵتان بەچی خۆش ئێوە کاکیش بۆیە هەموویان بەشدار بوون لە مۆزوعەیە. من حەقم بەسەر ئێرانەوە یا تورکیا و ئەمانەوە نییە کاکە، ئەوانە ئێرانە ئەمەش تورکیایە، دوو داژیکەری کوردستانن، لە نارەکانی خۆی دەستەوە شێنن، لە ڤیەنا قاسمی و ترۆرەکە، لە ئاڵمان شەرەفکەندی ترۆرەکە، لە نازانم قۆبریز غوڵامی کشاوازی ترۆرەکە، لە هەشن دەستی بکە ئیشی خۆیەکە. بەڵام کێشەی من ئەمە نییە لە حەقەتە، کێشەی من ئەم میلەتە خۆیەتی، واتە کورد خۆیەتی. بەدبەختیەکە ئەوەیە کە کورد خۆیەتی. سێ بەشی کورد جاشە عەزیزانی من، سێ بەشی کورد جاشە کاکیجیان. لەبەرەوە کورد لە قسەیەکی هەیە ئەڵێ مریش خۆی خۆڵنەکە بەسەر خۆیان، کەس ناتوانێت خۆڵکە بەسەری خۆیان. بە ئیلاهی کورد خۆی خۆڵەکە بەسەر خۆیان. لەبەرەوە ئیدانەکردنی ئەوەی کە بارەکەی بارزانی و پارتی و پاڤڵ شتێکی نووسیوە جارێ خەڵک بۆی نووسیوە، خۆی نووسیوە خۆی حیاتی نازانێت بنووسێ، نە کوردی ئەزانێ، نە ئەزانێت ناوی خۆی بە کوردی بنووسێ، نە گەلێک ئەزانێت، بۆیان نووسیوە و بە ناوی پاڤڵەوە بڵاوی کردوێتەوە. باشە پاڤڵی جەلات تاڵەبانی، تۆ ئیطلاعاتی ئێران و سوپای پازاران تۆی ڕاگرتویان، تۆ چیت کاکە؟ تۆ چی چەقاوەسو؟ تۆ چی دەستێمانیاشت بی ئەگەر ئێران نەبێ؟ لەبەرەوە تۆ چی دابنیشی ئیدانەی کەیت و ئای ئێران ئەمە کات و ئەم خوێنڕێژێ ئێمە قبوڵی ناکەین و ڕۆژێ ئەبێت وەڵای هیچی بۆ ناکرێ بەڕاستی. باوکم بە ناموسم پاڤڵی جەلات تاڵەبانی، قوبالی جەلات تاڵەبانی، مەسعود بازانی، مەسعود بازانی، پازەرە لە ئێوە یەک پازار لە ئێوە پیاوترە. ئەزانی بۆ لە ئێوە پیاوترە؟ لەبەرەوەی کە ئێوە نۆکەری ئەو پازدارە ئێرانیان، نۆکەری جەندەلمەی تورکن لە حەقیقەتە. ئێوە خۆتان هیچ نین، دوو بەڵان دانراون بۆ لە ناوبردنی کورد و بۆ تێکشکاندنی کورد و بۆ شکاندنی کەرامەتی ئینسانی ئێمە و تەواو. ئیتر ئێوە کێشەکە لە خۆتانایە بۆچی دابنیشین گلەی لە ئێران و لە تورکیا و لە کێولەشەکە بابە حەیە عەلە سەڵا تورکیا بە نمونە بێنمەوە، تورکیا ئەڵێ نابێ کوردبوونی هەبێ، بەڵام بنەماڵەی بازانی جاشێتی. باشە ئەمە ئێرانە کە حاڵەکە ئەیبینین بنەماڵەی تاڵەبانی جاشێتی. ئەمە کێشەکەی عەزیزان و خۆشەویستان. باشە ئەمە بەشێ لە قسەکانم کە من کردم. پاشانیش من لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتمە لە حیزبی دموکراتە لەو هەموو کۆمەڵەیە لەمانە، بەس پێم بڵێ ئێوە 32 ساڵە لەنا ئەو شارانەی سلێمانی و لە زەرگوێز و لە کۆیە و لەمانە چیەکەن ئێوە زەحمەت نەبێت؟ بەس پێم بڵێم زان ئێوە خەریکی چین لەوێ کاکیجان؟ ئێوە چی ئەکەن لە ژێر دەسەڵاتی چەتەگەری پارتی یەکێتیە؟ ئێوە چیەکەن کاکە لەوێ دانیشتون؟ ئێوە ئەتانەوێت چی بکەن 32 ساڵ لەوێ دانیشتون؟ باشە لانیکەم بۆچی ناتوانن لە ماوەی ئەم 32 ساڵایە وەکو پەکەکە کاکە وەکو پەژەک ڕەفتارتان کردایە، سێوی پەژەکە لە هەچی سنووری پێنجێنەوە بیگرە هەتا ئەگاتە نازانم ڕەزایە ئەوانە لێەوە هەتا ئەگاتە باکووری کوردستان، ئەم پەشەکە پێنجکەن چواچەر نە ئەو ئەشکەوت و شاخ و شتانان. ئێوە چیەکەن لە کۆیە دانیشتون؟
ئێوە چیەکەن لەسەر گوێز دانیشتوون حسێنی یەزدان پەنا کوڕەکە بە سیارەکەی بایی چل دەفتەر دۆلارە ژنەکە ملیۆنێرە خۆت ملیۆنێری چیەکەی لە هەولێر دانیشتووی کوڕی و عالەمەی بە کوور زەحمەت نەبێ تەنگا ئەسوور خۆش شەو و ڕۆژخەرێکی خواردنەوە خەریکی خانم بازیت چیەکەن ئێوە زەحمەت نەبێ ئێوە هەر بەڕاستی ئەگەر شۆڕژێرن و ئەگەر حیزبن و ئەگەر دژی ئێران خەباتەکەن 32 ساڵە چیەکەن لەسەر گوێزەخەریکی گۆشت خواردن و شلۆ برنج خواردن زەحمەت نەبێ پاشان ئادەی حیزبی دموکرات ئێوە ئەم هەموو مناڵە چیە ئێوە خسووتانەوە لە منتیقەی کۆیا بەس پێم بڵێن ئاخرمە چ شۆڕژگێڕێکە پێم بڵێن عەزیزانی من ئەمە چ پێشمەرگە و پارتیزانێکە ئەم هەموو مناڵی خستۆتەوە لە کۆیەیە ئەم هەموو مناڵە چی ئەمە لە قوتابخانەیە خوێندوێتی بۆ ئێوە پێشمەرگەن یان لەوێ دانیشتوون بە سێک سەکەن و مناڵ ئەخەنەوە و تەواو ئێوە ئەمە کەی پێشمەرگایەتیە کاکەجان ئەمە کەی پێشمەرگایەتیە بۆ هەموو پەکەکە پێشمەرگایەکی مناڵێکی تیانە بۆ هەموو پەژەگێک مناڵی بشکۆلەی تیانە ئێوە لە کۆیان دانیشتون لەسەر گوێزە هەر سێک سەکەن و مناڵە خەنەوە ویسکیە خۆن و ئێشتانەوێ بڵێن چی ئەمە شۆڕژگێڕیە کاکە چۆن شتی وابێ ئەڵێکی نامێکیان بۆ نادوم ڕسمیەکە کچێکە شەید کراوە وڵا پێشمەرگەیەکی شۆڕژگێر لە کۆیە شەید کراوە بەداخەوە کە دووگیانە تو خوا پێشمەرگە دووگیانە بێ شۆڕژگێر دووگیانە بێ عەزیزانی من ئاخر ئینسان نازانێت بگریە پێ بکەنێ باقڵی ئێوە چۆن پێشمەرگە دووگیانە یعنی چی کاکە چۆن شۆڕژگێرە بەڵام دووگیانە من ئاخر ئەگەر ئەوە قسەکەی ڕاستیەکەیان پێ ناخۆش و پێیان قبول ناکری وەڵڵا کاکە ئێوە نە پێشمەرگن بەخوا نە حیزبن وەڵڵا نە شۆڕژگێرن بە قورئان هیچ شتێک نین کاکە کۆمەڵێ بازرگانن لە سلێمانی دانیشتون لە کۆی دانیشت خۆتان ئەژێن و تەواو ئەبن دەسەکانن شۆ ئەمە کەی پێشمەرگایەتیە کاکە دەبڕۆنە و شاخانە وەکو پەکەکە کاکە وەکو پەژە کاکە وەکو ئەوانە ئەگەر ئێوە شۆڕژگێرن فەرمو بڕۆن لەوانە کاکە تۆ چیەکەی لەسەر گوێزە لە سەدەمی حیزبی بەعسەوە وەڵڵاه لە ساڵی 1970 شەڕی ئێران و عێراق ئەو کۆمەڵە لە مالومە و ئاسنگەرانەوە هاتووە بۆ سەر گوێز دانیشتووە ئێستا سێ چوار کۆمەڵە هەمووی بیا دانیشتوون ئەمە حیزبی دموکرات ئەمە پارتی ئازادە نازانم چییە ئەمە کاکە ئێوە بازرگانیەکەن کاکە خۆی ویسکی خواردنەوە و مناڵ خستنەوە و وەچە خستنەوە خۆ ئاوا شۆڕژ ناکرێ کاکی شیرینم ئەمە کەی شۆڕشە بەڕاستی قسەکانم چونکە هەقەڕەق بەڕاستی وەڵڵا عەزیزان لە کوردەواری ئێمە یا قسەیەکەیە ئەڵێ دوور لە ڕووی ئێوە ئەڵێ ئینسان کە ژن و مناڵی بوو حیزە بێ یعنی پیاو کە ژن و مناڵی بوو حیزە بێ بە معنای ئەخلاقی و بە معنای سێکسیەکەی نە لەبەر بەو معنای کە ترسنۆگە بێ کە ناتوانێت لەبەر ژنەکەی لەبەر مناڵەکانی بچێ خۆی با بکوشت بچێ گیان بازیکە وەڵڵا ئینسان کە مناڵێک و دوو مناڵ و سێ مناڵی بوو ناتوانێت شۆڕژگێر بێ ناتوانێت بڕوا خۆی با بکوشت کاکە شتیوانیە ئینسان کە ئۆردوگانشین بوو دابنیشێ هەشتەوانە خەرێکی سێکس و خەرێکی مەشروب خواردنەوە ئەوە بێ وەڵڵا برا ئەمە شۆڕژگێری نیە ئێوەی کرد بە قەسەم بەخوا باشە 32 ساڵی ڕەبەخە 35 ساڵە ئێوە لە باشوورتان دانیشتون یەک شت ناکەن کاکەجان ویسکی سپێشاڵ و ڕابواردن و تەواو ئەمە کەی پێشمەرگایەتیە کاکەجان ئەمە کەی شۆڕژگێڕیە ئێوەش هەر بە ئێمەڵن کاکە ئیدانەی کرد ئیدانەی چیکەین کاکە ئیدانەی چی بکەم ماسێ ئارام ئەحمەد لە هۆڵەندا و باتەرە ئیدانەیکە کێگەی هین بە کڵاوی ئارام ئەحمەد پێوێ ئێران هیچ مشکلەی نییە ئارام ئەحمەد ئیدانەی کردووە ئیدانە چییە کاکە ئیدانەی چی تۆ خۆت ناتوانانی خۆ بپارێزی ئیدانە چییە کاکەجان لەوێ دانیشتووی لە کۆیە و بۆ خۆ ئەخۆیتەوە ویسکی باش و موچە لە پاتی و لە یەکێتی وەرەگرن و هەمووتان ماڵی خۆتانتان هەیە و ژنتان هەیە و سێکسەکەن و مناڵتانە بێ و ڕابواردن و ژیان جامەکەی پێشمەرگە وەڵڵا ئاوا پێشمەرگایەتی کەم 100 ساڵێکە حتا ئەمن بم بە پێشمەرگە ئەگەر ئەبۆ شقڵە بێت ئەوە زۆر ئاسانە ناکرێت کاکە لەمەش بەدەر عەزیزانی من ئێران دەوڵەتە دەوڵەت ئەزان دەوڵەت یعنی چی ئێران دەوڵەتە ئێران بە حیزبی دیموکرات ناڕوخێ ئێران بە کۆمەڵەکان ناڕوخێ ئێران بە ئێوە ناڕوخێ لە منی ببیسن کاکە مەسەلەکە تەنها ئێران نییە کاکە بۆ نمونە تورکیا کاکە تورکیا بە پەکەکە ناڕوخێ قسەی قۆڕە پەکەکە بیکاتە بڵێ وەڵام من ئەنقەرە و ئەستەنبوڵ ئەڕوخێنم یان ئەمانە بیکە بڵێ وەڵام من تاران ئەڕوخێنم
حتى حزبی باعث هەموو یەکێتی و پارتی و هەچی حیزبێنێ توانی حزبی باعث بڕوخێنێ هەتا ئەمریکا هات و شەڕی خلیج و ئەمریکا ها حزبی باعسی ڕوخان کاکە خۆ بە تڕە پێشمەرگە ناڕوخێ کاکە حزبی باعث بنمونە یا بە جەلال تەڵەبانی یا بە مەسعود بازاری قسەی قۆڕە ئەگەر لەشکری ئەمریکا نەهاتایە و شەڕی کوێت نەبوایە و ئەمریکا نەهاتایە حکوومەتی باعسی نەڕوخانایە ئەبوایە مەسعود بازانی ئێسش لە هینە لە ناوی چییە لە کەرەج و تارانە تەنها دانیشتە دەرپێکەی خۆی بشەکاناتەوە کاکە ئەوایە جەلالیەکان هەر داشە بە پێوە میزان کردایە لە ئێران و لە سووریا و لە بابەتانە خۆمان وە هەوانتە نییە برایشینم ئەی لابوو دوو ڕێگە هەیە یا ئەوەیە ئێوە بتوانن بە گفتوگۆ بە دانیشتن لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیا وەکو پەکەوانە بتوانن کێشەکان حلکەن یەنکە ئەگەر مەوزوعتان کێشەی کوردە حەلیکەن یان ئێوە ناتوانن ئەم کارە نەبکەن کاکە باشە تەواو ئەمە حقیقەتە خۆتە پێتان ناخۆش نێ بێ چاوە ڕاستەکەی من بڕواتانە بێ هەموو کورد ببێ پێشمەرگە ناتوانێت تانان بڕوخێنێ هەموو کوردی باکوور کە 20 میلیۆنە چەنێ بێ بە گیلای پەکەکە ناتوانێت تورکیا بڕوخێنێ کاکە ناڕوخی ئەوانە یان ئەوەیە بە گفتوگۆ بە مناقەشە بە لە یەکتێگەیشتن بەمە کێشەکان چارە بکرێ یا ئەوەیە کە ئاڵوگۆڕێکی ناوچەیی و جیهانی بێتە پێشەوە وەکو شەڕی خلیج و ڕوخاندنی حکوومەتی عێراق و هاتنی هاوپەیمانەکان لەو ئاڵوگۆڕا کورد بتوانێت وەکو بە نمونە ساڵی 79 کە شۆڕش کراوەی کە پێڵێن قیەمی پێڵێن لە ئێرانە دژی شا لە ساڵی 79 کورد توانی کۆمەڵە شەی بکات دوای شکستی خواردو ئێران ئەوای کردە دەری کرد لە ساحەکەیە مەگەر ئەوە ئەگینا بەڕاشیشتر ناکرێت ئیلا ئەمە ئەگینا بە ئەمە لە منی وەربگرن بەڕاستی پاشان ئێوە بە درێژایی ئەم 32 ساڵە بەس ئەخۆن و ئەخەون کاکیشیان لەمە ڕێگەی ترتان لە بەدەستان نییە ئیتر ئەوەنە گلەی لە ئێمە مەکەن هەڵە چێ مەسەن کچێکیان تایە قسەیەکە زۆر کەسە کوردەکانی باشوور بۆ هەڵوێستانی هەڵوێستی چیمانە بێ کاکە ئێمە بە قوربانێ بم بۆچی لەسەر مزاهرەکانی ئێران هەڵوێستان نییە و بۆچی لەسەر حیزبەکان هەڵوێستی چیمانە بێ ئێمە کاکە ئێمە خۆمان بەدە پارتیەکەی گیرمان خواردوە کاکە ئێمە خۆمان لە داخلی پارتی بەزاڵە هاتوین ئێڵێ کەچەڵ تیمارکەر بۆیە تیماری سەری خۆیە کرد ئێمە ئەگەریش بتوانین تیماری سەرە کەچەڵەکەی خۆمانەکەین کە دەستێکی پارتی گیرمان خواردووە چی بکەین لە ئێوە بەڕاستی ئێمە یەکێتی پارتیمان بۆ ناگۆڕێ ئەتانەوێ خەڵکی باشوور بە ئێرانتان بۆ بگۆڕێ کاکە بتە تارانتان بۆ بڕوخێنێ وەڵای برا بێ ئێمە ناڕوخێ بە قوربانێ بم ئیتر قسەی قۆڕ بۆکەن برێشین بۆچی گلەیەکە لە باشوور وەڵا ئێوە لە نەویەکە هاتن و ئێمە ئاوارە بوون و ئێمە نانمان نانێ سندان لەو نانە با 30 ساڵە ئێنەوە بە ناو چاومانە ئەم نانە کاکە گیان ئەگەر ئێوەش ئاوارە بوون لە ڕۆژهەڵاتەوە هاتن بۆ باشووری کوردستان بەخوا لە پێنجێنەوە بەخوا لە هەڵەبجەوە بەخوا لە سێمانەوە لە هەموو شریامەتیتانێن بەخوا جێگەتانەکەنەوە بەخوا نانتان ئێنێ بەخوا خزمەتتانەکەم شتانەکەن کاکە بەڵام ئەو نەم گلەی مەکەن لە خەڵکی باشوور لە ئێمە ئەوە کاکە ئێوە بۆ هەڵوێست هەڵوێست چیمان بێ کاکەژێن هیچمان پێ ناکرێت بە قوربانێ بم هەیلەوە ئێمە بەدەست پارتیۆ گیرمان خواردووە بەدەست دوو چڵیتی وەکو پاڤڵ و وەکو نازام چێوە گیرمان خواردووە کاکە تۆزە واقعی بن ئیتر گلەی چیەکەن لە خەڵکی باشوور وەڵڵا هیچمان پێ ناکرێت کاکەجان ئێمە تەواو هەر قسەمان پێجا قسە چییە کاکەجان وازانی ئەگەر ئێمە ئیدانەمان کردیتە ئێرانە لە تەواویت من ڕاوەستم تۆزی عاقڵ بن کاکە تۆزی منطقی بن برێشینم ئەمە واس لەو وەهمە بێنن ئێمە هەمومان کوردین و گەلی کورد و ئالم بابەتانە کوونە سێ بەشی کورد جاشە بە قوربانێ بم با چیەکەی تۆ برێشیم قەسەم بەخوا لەو ڕۆژهەڵاتی کوردستانە لە سا هەفتە ئیطلاعاتە ئەوە باش بیزان لە سا هەفتە زیاتر ئیطلاعاتی ئێرانیە کوردانی باکوور بڕۆ سێریکە هەمووی پێشەزا گریلا بۆ شاخەوەیە ئەم 40 ساڵە باشە لە سا هەفتە و پێنجی کوردی باکوور کوردستانی چەپۆکی تورکیا هەر هەمووی میتی تورکە و هەر هەمووی جەندرمەی و هەرەمی جاشە ئەمەی بۆچیە کاکە خۆمەشێکی عەجیب نییە ئێمە خۆمان ئەناسیم سەردەمی حیزبی بەعسیش لە دە کورد حەو کوردی جاشی حیزبی بەعس بوو کاکە هەرچی سەبەب عەشیرەتێ فۆجی کردەوە نای فۆجە خەفیفە هەر هەمووی جاش بوو برای شیرینم کورد سێ بەشی جاشە بە قوربان تۆ وا چیم بۆکی بەساقڵە بم ها یعنی ئێوە ئەم واقعە نازانن ها جا ئەگەر کورد نەتەوە بوایە و ئەگەر کورد یەکگرتوو بوایە و ئەگەر کورد خاوەنی یەک گوتار بوایە خود دەمێکە بە ڕزگارمان بوو کاکەژیان هیچ کێشەکەی ئێمە ئەوەیە کە کورد خەنجەرەکە لە پشتی خۆیە کورد خۆی کوژێ بەس چیکردێوە ئێوە دیارە کورد ناناسن ئێوە تەنها دوای وەهم و دوای خەیاڵات کەوتون خۆشەویستانی من
لە سەردەمی حیزبی بەعسا لە بیرمە لە ساڵی 1970 کە ئەنفالەکە کرا من لە بازاری ئاراس کە بە ئاودێلیان پێویان چیشی لە بابەتانە بینەمەوە ئێمە لەوێ دوکانمان هەبوو من لەوێ ئیشمە کرد باشە ئەوە هەمووی زەرنگەر و لای حوزەوشکەکە هەمووی زەرنگەر و هەمووی دوکانی پێڵافرۆشی بوو من خۆم لەوێ ئیشمە کرد سێ سوچەکە دوکانەکەی ماڵی دڵشاد مەریوانی بوو کە براکەی لەوێ دوکانی زەرنگەری هەبوو لە جادەی کاو ئالەوێ لای مەطعەم شێرزاد بەیانەن ئەچوون نیسکێنەیەکمە خوارد ئەمبینی کە لە ساڵی 1970 ئەنفالەکانە قوە خاسە کوردەکان تەواریەکان ئەچوون بۆ قەراخ و بۆ گەرمیان و ئەوانە کەڵەشیرانە هێنایەوە مریشکیانە هێنا قەل و قازیانە هێنا مەڕ و بزنیانە هێنا هی ئەنفال کراوە جامیش ئاوا دانیشتم تخواونە گێر بووم ئەم ڕۆژێ بێت ڕاپەڕی لێ بێت و ئەم کوردە سەرکەوێ ئەم تەواریە ئەخلاقانە کە ئاوا ئەچن تاڵانی ئەەکەنی ئەو خەڵکە ئەنفال کراوانە هەمووی بین بە دادگا و هەمویان واریەکەین و واریەکەین ئەمە من لەم خەیاڵانە بووم وڵات 2 ساڵی پێنەچوو ڕاپەڕینمان کرد سیرەکەم هەموو تەواریەکان بوون بە کوڕی جەلات تاڵەبانی هەموو جاشەکان بوون بە پیاوی بنەماڵی بازرگانی هەرچی ئەنفاچی و جاش و تەواری و خوێڕی و پیاکوش بوو هەمووی بوو بە پیاوی بنەماڵی بازرگانی تاقمەکەی جەلات تاڵەبانی منی ئارام ئەحمەدیش بڕەوە سەگ باب ڕاویان نام بۆ کوردستان بۆ ئەوروپا 26 ساڵ نایڵم بڕۆ بۆ کوردستانەکەشم ببینمەوە بەڵام هەرچی جاش و ئەنفاچی و مستشار و خوێڕی تۆری هەیە هەمووی بوو بە ملیۆنێر لە کوردستانە هەموو ژیانی شاهانەی خۆیان هەیە ئەمە مێژووی ئێمەیە بابا مێژووی ئێمە مێژوویەکی سەخیفە مێژووی ئێمە مێژووی خیانەتە خیانەت مێژووی ئێمە کورد ئەزای کورد چەتەیە چەتە باباش بیزانن بەس حەزی لە سێکسە لە کەرگاینە لە پارەیە لەم شتانەیە نیشتیمانە فرۆشیە بە 1 شەو کەس مەبدەعەکەی خۆی فرۆشیە بە 1000 دینار کاکە خۆمە گاڵتە لێبرای بن ئەیلۆ نەنکم هەموو جارە ئەیژێڕایەوە خوا ئافریکا کەسە لە حاشی شێخە لە پێنجێن سەفەرێکیان باسێکرد ئەوی کاتی خۆی ڕووسەکان هاتوون بۆ منتیقەی پێنجێن بۆ گوند و مندوشتانە وڵا طبعا پێچە کۆریان لەگەڵا بوو بێ وڵا هیتر نازانم وەرحاڵ گروپێ بوون کە توانێنە سەگ بخۆن ئەیژێڕایەوە ئەیوە جامە جگە لەوە ڕاستە یا ڕاست نییە مهمەوەیە کە واقعیەتی تێدایە ئەیوت بە پیاوێک ئەڵێن ئەنە زەحمەت نەبێ وەرە ئەو سەگەمان بۆ سەر ببڕە ئەڵێ ژەڵێ ئاخر من مسلمانم و من سەکسەر نابڕم و ئەوە حرام و لە دینی ئێمە ئەوەیە ئەڵێ دینارێک تینێ وەرە سەری ببڕە ئەویش کە دینارەکە ئەبینێ سوچەکەی ئاوا شینەکاتەوە بیرەکاتەوە ئەڵێ کوجا سەری بڕم قەیچەکە دینارەکە با دینارەکەم هەبێت وەڵا ڕێک سەگەکە سەر دەبڕێت باشە بە دینارێ ئەڵێ دەپاسە پێسەکەیشمان بۆ لێکەرەوە بیرگربوتەوە و ئەوانە ئەمیش ئەڵێ ئاخر بەخوا معقول نییە و بەخوا من مسلمانم و ئەوەش لەبەر خاتی ئەو دینارە وام کردوێتی ئەڵێ بۆ دەکەین بە 2 دینار ئێشمان بۆکە وەڵحاڵ ئەیکەن بە 3 دینار بە 4 دینار سەگەکەشان لەگەڵ ئاخوا باش نییە جا کوردی ئێمە ئاوایە مسلمانی ئێمە وایە کۆمۆنیستی ئێمە وایە کورە لیبرالی ئێمە وایە کورە فێمینیستی ئێمە وایە کورە فێمینیست هەیە عەزیزان شەو ئەچێ لە فڵان لای فڵانە مەسئول لە باخێکە ئاخەوێ بەیانیەت ئەڵێ بژی یەکسانی ژن و پیاو کورە من ئەزانی چۆنە باوەڕ کە شوێنێکی دوور نییە ئەرێ من بن بۆ ئەوێ کاکە لە کوردستان دوورم خەنەوە ئەتەس هۆڵندا بە 5 ساعت ئەگەمە کوردستان بە تەیارە شوێنێکی دوورم پێ بڵێن کەنەدایە ئوسترالیا شوێنێکم پێ بڵێن کە ناوی کورد هەر نەبیستم بەڕاستی باشە هەر ناوەکەی نەبیستم لە حەقیقەتە ئەوە چ میلەتێکە کاکە لەبەرەوە خۆشەویستان ئەمانە هەمووی حەقیقەتە میلەتی ئێمە ئاوایە خەڵکی ڕۆژهەڵات گلەی لە ئێمە مەکەن کاکە هیچمان پێ ناکرێت بە قوربانتان بم لە منی ببیسە کوردی باشوور هیچی پێ ناکرێت چونکە وەکو وتم ئەڵێ تیمارکەر بێ سەرە کەسەڵەکەی خۆی تیمارەکە ئێمە خۆمان مژێ خۆمان پێ حەل ناکرێت کاکە 32 ساڵە کارەبامان نییە 32 ساڵە ئاومان نییە 32 ساڵە ئازادیمان نییە ئەمڕۆ لە سلێمانی 100 کەس هاتن لە سلێمانی ئیدانەی ئەم تۆبارانەیان کرد جەماعەتی چەتەکانی دەباشان پەلاماری هەستا کەسەکەیان نا بە گازی فربێسی ڕێژ و بەش قامچی و بەتێڵە هەمیان پەژوو بڵاو پێکردن ئیتر تۆ چیم پێڵێ بە قوربانێ بم بەیانی 2000 کەس لە سلێمانی بێتە سەر جادە دژی ئێران جەماعەتی دەباشان 2 ملیۆن شەکان تێ هەڵێن تەقەیان لێکن و ئەیان کوژن کاکەجیان والله جیاوازی لە بینی پێشمەرگەی پارتی ئاسایشی پێشمەرگەی یەکێتی ئاسایشی یەکێتی لەگەڵ پازارێکی ئێرانیای ئەو نەجیاوازیان نییە بە قوربانێ بم باسی چیەکەی
پاڤڵ خۆی پاسدارە، مدیری ئاسایشی پاسدارە، مدیری دژێترۆرێ ئەم کابرا هەڵەبجەیەکە ناوی چییە؟ چڵکنەکە ماسیگرەکە ئەوە ئیتڵاعاتە. باشە بە قورئان هەموو سەرانی یەکێتی هەر هەموو ئیتڵاعاتی ئێرانە کاکە. والله مەسعود بازانی بنەماڵەی بازانی هەموو سەرانی پارتی هەمووی میتی تورکیایە کاکە، هەمووی ئاوا دابەش بووە بە قوربان. تۆ چاوەڕانی چیەکەی بەساقە بم؟ والله بەیانی 200 کەس بێنە سلێمانی بڵێ مزاهرە بکەن 1000 شەقەی تێڵایەکێتی. تۆ ئەمڕۆ بینی من کاکیشە هەمووی 50 کەس 100 کەس بوون ئەمڕۆ هاتن چوار قسەیان کرد وتیان ئەمە مەحکوومەکەین و ئەم تۆپبارانە و ئەوە زۆر بە ئاشتی خوازانەش و بەبێ کێشە بەڵام یەکێتی هێزی نات هەر هەمیان ڕاونان بە گازی فرمێسی ڕێژ بە قوربانێ بە کێبڵ و بە لێدان و بەمە. ئەمەیە کاکە بیدەتی ئێمە لەبەرەوە گلەی لە ئێمەمانان مەکەن، ئێمە هیچمان بۆ ناکرێت بە قوربانێ بن. والله ئازادی لە ئەستەمبوڵ و ئەنقەرە زیاتر هەیە لە هەولێر و لە دۆک، بەخوا و پێغەمبەر زیاتر هەیە کاکە. والله لە ئەستەمبوڵ لە ئەنقەرە ئاڵای تورکیا بسووتێنە تورکیا هیچی لێ ناکا، گوێن بە ئەردۆغان بە تورکیا هیچی لێ ناکا. بە قورئان لە هەولێر ئاڵای تورک بسووتێنە پارتی بە شەقڵ کوشێت. باشە والله لەو دووهۆکەیە قسە بە تورکیا بڵێ پارتی بە شەقڵ ئۆتۆپێنێ. ئیتۆی بۆچی کاک؟ ئەمە حەقیقەتە خۆ بێتان ناخۆشێ بە قوربانێ بن. ئەڵێ منجەڵ لە کوورە گەرمتر منجوڵ لە کوورە گەرمترە کاکیشە تەواو. وڵی ئێران لە یەکێتی باشترە، بە قورئان پارتی تورکیا لە پارتی باشترە. ئەزانی وە باشترە لەبەرەوەی ئەگەر باشن لەبوونە ئەمان نەبن بە نۆکەریان. والله کاکەژیان قسەیەکی کوردەواری خۆمانەیە ئەڵێ شەقی ئاغا شەقی نۆکەر ئازارەکەی زۆرتر لە شەقی ئاغاکەی. قەسەم بەخوا شەقی یەکێتی و پارتی ئازاری زۆرترە لە شەقی ئێران و تورکیا. تۆ واقعی بین کاکیشە تۆ ئەمە ڕاستی لێ. ئەیتر ئەو نەیش بڵێن ئەوە خەڵکی باش و هەڵوێست و چیش ئەمە نییە. پاشان خۆشەویستان عەزیزانی من ئەمە وەسق و هەلومەرجەکەیەکە لە کوردستانە هەیە. ئەمە حاڵەکەیەکی ئێمەی تێن کاکیژیان من ڕاست و ڕەوان لەگەڵ تا جا هەموو کە لە ڕووە کاتە من ئەوە ئارام ئەحمەد تۆ سەر هەموو شتێک قساکەی بۆ سەر ئەمە قسە ناکەی ئەوە نایە کاکە قسەی چی بکەم بە قوربانێ بم؟ قسەی چی بکەم؟ ئەو تا قسەم کرد فەرموو ئیدانەیەکەی لێ فەرمووی ئیدانەیەکەم. چه ئیدانە چییە بەساقم؟ ها وەکوم ئاوەیە بیخۆیتەوە. وازانی ئێران مشکلی نییە ئیدانەی ئارام ئەحمەدە بە ئیدانێکی کاکیژێ. لەم ڕۆژانەیە لە ئەمیستەردام حیزبی دیموکرات مەجموعیشیان کۆ کردبووە بۆ مزاهرەیان کردبوو على ئەساس دژی هێنا بۆ پاڵپشتی لە خەڵکی ئەوانەی کە مزاهراکەن لە ئێران و لە هەرێمی لە ڕۆژهەڵات و ئەمانەیە. جا هەر بە فزولی پرسیارم کرد خوا ئاگای لێیە 5 دانە خەڵکی تیانە بۆ خەڵکی باشووری کوردستان بێ 5 نەفەر زیاتر لە 33 تا 40,000 کورد لەمس هۆڵندایە هەیە. هۆڵندایش ئەوە نییە بڵێ دوو درێژە و ئەڵمانیا و بریتانیا ئەم سەری هۆڵندا شیمالەکەی تا جنوبەکەی 2 ساعت و نیوە. یعنی ئەتوانێ هەموو شتێ بکەی. قەسەم بەخوا یەک کوردی باشوور بەژایەتیان نەکردووە لەو مزاهرەیە کە دیموکرات حیزبی دیموکرات کردوێتی. باشە هەمووی ئەمە ڕاستیەکەیەتی بڕۆ بزانە وایە یاوان نییە. من خۆم خەڵکی باشووری کوردستانم خەڵکی سلێمانی چەندین مزاهرەم کردووە لەم داناخەیە بۆ مەسالی پەنابەر و ئەلەم بابەتانە بە حەیاتی یەک کوردی ڕۆژهەڵات یەک کوردی باکوور نایە لەگەڵمانە. ئەوانش لەگەڵ ئێمە نایەن تێگەی ئەو نەمەڵێن ئێمە هەمومان کوردین و هەمومان نەتەوەین و ئەلەم بابەتانە. دەی من بۆ پەکەکە ئۆجەلان گیرا هەرچی شتە کردم چوون بۆ لوکسەمبۆرگ 3 ڕۆژ بە بەفروسەرمان وەسام کە بۆ ئەوە مزاهرەی لەو ساڵە ناشتی پەکەکە نەما بوو بەژایەتیان نەکەم ئێستا نایکەم چونکە من وەکو باشووریەک هەرچی یەکەم ئەوان نەکەسێن نایەن زۆر سێرە بەڕێزان هەرچی مزاهرەیەم کردومە یەک ڕۆژهەڵاتی تیان نەبووە یەک دانە باکووری تیان نەبووە بەڵام من بۆ شتەکانی ئەوان چووم بەڵام ئێستا بە حەقی ناچم خۆی من پیاوی ئێوە نین کاکیژێ ئەی بۆ ئێوە نایەن بۆ شتەکانی ئێمە زەحمەت نەبێ ها بۆ نمونە پەکەکە بۆچی هەر ئێمەین بۆ مزاهرەکانی ئێوە بەڵام ئێوە قەت نایەن بۆ هینەکانی ئێمە کوردی باشوور کە ئێمە شتێکەکە دژی یەکێتی پارتی وەڵام منیش نایەم ئادەی حیزبەکانی ڕۆژهەڵات بۆ ئێوە بە حیاتی نایەن بۆ مزاهرەی ئێمە دژی یەکێتی پارتی ئێمە بۆ بین بۆ مزاهرەی ئێوە وەڵام بە حیاتی نایەم ڕاست قساکەم کاک نایەم مادەم نایی من نایەم ئەمەیە ئەڵێ ماچێک ئێمە ماچێکم بەرێ کە ما ئەوە نەکەی منیش نایەم خۆ ئەمە ڕاستی کاک تا قسەی ڕاست ئەبێ ئینسان جەراعەتی هەبێ قسەی ڕاستکا بەڕاستی ئەمە واقعە بە حیاتی نایەم منیش بە حیاتی ناچم ئێستا لەم ماوەیە جا ئەم میدیایی پەکەکە فێر بووە هەر لەگەڵ پارتی شەڕیانە بێ خۆشەویستان هەلۆ چۆنی کاگارم باشی هەواڵ سپاس دەکەم ئەتوانی تۆ قسە بکەی بە ئاخفی بۆم بۆ تەلەڤیزیۆن ئەتخوێنەوە ناتوانم بە ئاخفم ئەوە بۆ تا لەگەڵ پارتی شەڕتان نەبێ قەت تەلەفۆن بۆ من ناکەن
لە تیڤێکەوە قسە بکەم بۆ کۆڕێکی شیعریم بۆ ناکە زەحمە نەبێ بۆ هەر لەگەڵ پارتی شەڕتان نەبێ یەکسەر تەلەفۆن بۆ ئارام مەحمەدەکەن بۆ ئەوەی دانیشتوی پەلاماری پارتی بنە ماڵی بازانی بدا نەخێ نایکەم ئەمە ڕاستیە لە ژیانتان نبینی ئێمەتان ناکەیتەوە ناڵێ ئارام مەحمەد وەرە شیعرێ بخوێنەرەوە وەرە کاکە دژێکی پارتی قسێ بکە وەرە ڕێی خۆ بڵێ بە حەیاتی پێم ناڵێ ئەم میدیایی پەکەوانم بابەتانم حل لەگەڵ پارتی شەڕیان نەبێ هەواڵێ ئارام ڕندی ئەرەوەلا ڕندم چییە خاڵە وەرە بەشم قسە بکەی بە ئاخفی دژی پارتی بە ئەوە وڵی نایە وڵی ناخفم چێ قۆڕە بەکارگەینانە بەڕاستی کاکە ئێمە بەچی تێگەیشتون بە قوربانتان بن بەچی تێگەی ئێستاش هەندێک برادەر هەیە وا قسەیەکە ئارام مەحمەد وەرە قسە بکە و دژی جمهوری ئیسلامی ئەوە بکە بوو کاکە جا چیەوە قسەکردن سودێکیە بە قوربانی بم ئەوە بۆ ئارام مەحمەد بێ ئەو شەڕە بکە بەڵام حیزبی دیموکرات و چۆچی ئەوانە هەمووتان پیاوی پارتی و بنەماڵی بازانین ئەی بۆ ژوێنتان بە ئێمەدا لەسەر پارتی و بنەماڵی بازانی بۆ پیاو هەیە لە لای حیزبێکی دیموکرات بڵێ مەلام سەفا بەسەرەن برۆی وایە پیاو هەیە وا بڵێ ئێوە هەمووتان پیاوی بنەماڵی بازانین کاکە هەمووتان پیاوی جەماعەتی دەباشان پارە لەوان وەرەگرن دەبڕۆ بۆم بڵم دیفاعتان لێکن کاکیشینم بۆ بە ئێمەی داماوە قوربەسەر و تێ هەڵدراوە ئەڵێن کاکە تۆیەوە پیاوی ئەوان بە قوربانتان تەواو شەڕەکەی ئێمە ئەوەیە بە هەر حاڵ من زیاتر قسە ناکەم خۆشەویستان هیوادارم پەیامەکەم گەیشت بێ من بەڕاستی بەداخەوەم بۆ ئەوە بۆ هەم بۆ ئەوانەی کە شەید کراون و بۆ بریندارەکان هیوادارم کە هەرچی زوە سەلامەت بن بەڵام ئەمە واقعە بەڕاستی ئەمە ڕاستی تەواو بەتەمای ئەوە قسەی ڕاست لە من ببیستن کورد یەکگرتوو نییە وەکو وتم کورد یەکگرتوو نییە وەڵڵا کورد ڕقی لە یەکە بە قورئان کورد دوژمنی یەکترە کاکە وەڵڵا کوردێکی خۆش ناوێ قەسەم بەخوا دوو کورد لە شوێنەکە ئیدارە ناکەن دەجار بۆم باسکردن کاکە مەقەڵی پەکەکە لەم هۆڵسپۆرەیە بوو لە داناخ لە ساڵی 1970ەوە ئەو مقڕەی پەکەکە لەویا بوو کوردی سۆرانی ئێمەی خەڵکی سێمانی هۆلێر چوینە ئەو مقڕە ساڵی 2000 2001 2003 ئەمەنیان شەڕەچەقۆ کرد باشووریەکان دەو بەردە مقڕەیە ئەمەنیان شەڕەچەقۆ کرد مقڕەکان پێداخستن بە پەکەکە نادێن بۆ ئەو سەر وەڵڵاهی ڕۆژێکیان شەڕێک بوو چوومە پۆلیسەکەەوە پۆلی مدیری بیناکە باین کردی نوکتەکە وتی تۆ کوردی وتم بەڵێ خەڵکی سلێمانی ئەوانە وتی یەک پرسیارە لێکم وتم چییە وتی ئێوە بۆ ئەو نەشەڕەکەن لە ناویەکە نەمەزانێکی جواب بەمەوە اینجا یەکێ لە قسەکانی کە بەڕاستی جێگەی ئەهاسە سڵمان بوو وتی هەتاوەکو ئێستا ئێوەی کورد یەک کەستان نەهاتۆتە ئەم نوکتەی پۆلیسە ئەگەر شەڕی لەگەڵ نەتۆیەکی ترا کردی بێ حەشە لەگەڵ یەکترا کرد ئێوە بەس پێم بوو نەڕەتان یەکتر ئێوە بەس لە بابەت تێبگەم لە ئێوە بۆ ئێوە بەش شەڕ لە بەرامبەرێکا شەڕەکەن عزیزان یەک کورد لەو ناوچەیە شەڕی نەکردبوو لەگەڵ عەرەبێک لەگەڵ تورکیە لەگەڵ فارسی لەگەڵ ئەوروپیە هۆڵەندیەک هەر لەگەڵ یەکترا شەڕەکەن ئەمە قاعیدەی کوردە کاکە خۆ لە خۆ نییە کورد نابێ بە هیچ بە قوربانتە هەمووی ڕقی لە یەکە هەمووی سوکات ئێستا من ئەم قسە ناکەم کابرا بەدڵی نییە هەر جنس یەک جنس سوکاتیم پێکان لە خۆیەوە یە قسەکانم بەدڵ نییە کاکە ئاساییە بە قوربانم تۆش لایڤێک کەرەوە بڵێ ئارام مەحمەد ئەو قسەی تۆ کردی ئاوانیە ئەمەیان ڕاستە بە فێری مناقەشە بین بەڵام من قسەیەکەم تۆی دایکی والی یەکەم قسەیەکە خوشکی والی یەکەم قسەیەکەم ئەڵێ ئەو والی کاکە ئەمە کەی ئەخلاقە براشین ئەمە میلەتی ئێمە بەس ئاغاڵ لە خۆ نییە سەفەرێ پێم وتم کە تووڕە بووم جارێکی وتم خۆزگا بە خۆزگایی ئەو خوایە هەر لە مناڵیەوە کوڕی ژنێکی سۆزانی بوومایە لە بۆلەوی یا لەو ئەمیستەردامە بەس کورد نەبوومایە کورە کوردبوون بەدبەختیە عەزیزان قەسەم بەخوا لەو ڕۆژەوە چاوم لە کورد من ڕاکە باشە لەو ڕۆژەوە من کوردم و بیرم کردوتەوە لە دەستی بەعز ڕاکە لە دەستی دار و بڕا کوورەمانتان ئاوا بێ هیچ دژی یەکێتی و پارتی من نایرم بڕۆم بۆ ئێران ئەڵێم ناوەکو بمگرن من بە پارتیا بمنەوە بە جەماعەتی پاڤڵ و ماڤڵ و ئەلەم بابەتانە وەرە خوای گیان نەوێری بڕۆی بۆ ئێرانیش باشە کاکە 30 دانە ساڵە حەزەکەم بڕۆم بۆ ئێران پیاسەیەکەم لەوێ تارانازۆ حەزێکی نایرم بڕۆ ئەڵێم ناوەکو بمگرن من بە پارتی بمە بەیژێتی ماتان ئاوا بێ نایرم بڕۆم بۆ تورکیا خەڵک ساڵانە ئەچێ بۆ تورکیا بۆ مەڕمەڕە و نازانکە من نایرم بۆ تورکیا ئەڵێم ئەگەر چوم ڕەنگە بمگرن مید بماتەوە بە پاراستی پارتی نایرم بڕۆم بۆ ئەوێش کاکە تخوا ئەمە پیاوەتیە لەسەر قسەکردن نایرم بڕۆم بۆ ئێران نە بۆ تورکیا نە بۆ عێراق حسە تاقەیە بەڕاستی کاکە هو وەسع ئارام مەحمەدیە ئاوا قەتیس بووم لە هۆڵەندایە و تەواو کاکەجە ئەرە وەڵا ئەوە حاڵەکەمانە کاکەجە بەداخەوە بەڕاستی بەداخەوە کاکە ئەمانە هەمووی واقعە خۆشەویستە تۆ کە ئەمە چییە برێشی ئەمە وەسع ئەمە ژیانە
بەخوا برا ئەمە ژیاندی بەداخەوە من داوا لە کۆمەڵەکان و لە حیزبی دموکراتەکان نەکەم کاکە ئێوە خۆتان یەکتان قبوڵ نییە بەقوڵ بەتێ بۆچی تۆ چاڕێی لە باشوورەکەی یەک کۆمەڵە هەبووە کاتی خۆی کە شەید فواد ڕابەرایەتیە کرد جعفەر شەفیعی کێشی و ئالەم بابەتانە ئێستا 7 کۆمەڵەمان هەیە ئێوە بەیەکەوە ئیدارە ناکەن یەک کۆمەڵە بوون هەمووتان ڕەفیقی یەکتری بوون شێتان بەسەر یەکترە خوارد یەک کۆمەڵە بوو کەوتانە بە 7 کۆمەڵە ئێستا تانوێت چی بچی بە خەڵکیتان لێ بکە کاکە هەتی ئێوە یەکتان قبوڵ نییە برایشینم یەک عەبڵای مهتەدی برايم عيزادي قبولنيه برايم عمري علي خيزادي قبولنيه فالمصطفى هيجي ايتي قبولنيه او ايتي قبولنيه بس سي باش تاني طاعتي ايوش بقران بخوا سي باش تاني اسد لو بزر جوزو لو نازلم كويو امانه اطلاعاتي ايران يجبو ايران كان بتمن بابور تو واقعي بالكافيش يا اخو ارى محميش لي ابوي همش راسي كان بايوبله خو بخوا زور بداخو من هالخوم كاسك انسان دوستم قسم بخوا لتارانا فارسك من كوريشي إيرانية سفارة لبريطانيا مجموعة ليانية بقي دنيا بينا خو إيرانية سرب حكومتي تارانا بلام كابراك للسفارة إيشكا مجموعة أشن لين لك حزب الديمقراطي وأنا لو كرة عدن جاد مشاي خو أودا بوشو إنجاز اللي إيه تجباني بيش عامل تو لنا ولندنا أمندت السنوشي بس شاو بدرو إنجا أشي لكابراك لو أدي والله ما أزاتيني بوي أو شو تموتم إنساني مرق دوست بس مرق دوست برهمه هيني حزبي مرق دوست مرق دستاتي مرق دوست برهمه هيني ايوه مرق دوست البراسي ايوه انسان دوست كنتو كرماتشي طب ايوه انسان دوست هیچ کەسێکیش لە هەموو حیزبەکان و لە هەموو کودا باوەڕ بە قسە قۆڕەکانی پاڤڵ و مەسعود بازانی و پارتی ئەمانە نەکەن وڵای ئیدانیەکەن درۆکەن ئێران بە دەباشانی وتووە بە بنەماڵی بازانی وتووە بە عێراقی وتوێتی کە من ئەو کارە ئەکەم دش بەم حیزبانە ئەوان شتیانە فەرموو ئیشی خۆک تەواو لەبەرەوە پاڤڵ گیان کورە ئەسپێ و خوارکە و قسە ناکەیت مەسعود بازانی هەر بە هەمان شکڵ قسەی قۆڕی ئیدانەیەکە ئیدارە مەیکەن بەخوا هەمووتان بەشدان لەو مۆزوعەیە بەڵام داخەکەم کە کۆمەڵەکان و حیزبی دموکراتەکان بوون بە پێی پارتی وێچێتی و پاڵە لەوان وەرەگرن و ئەوانش ئەتان فرۆشن کاکە خۆ مشتێکی کورە عەزیزانی من هەر حیزبی دموکرات لە ساڵی 60ەکانەوە مەلا مستەفا خەریکی فرۆشتنی حیزبی دموکراتە بە شاو بە ساواکی ئێرانی باشە کەشی ئەو حیزبە هەر نۆکەری بۆ پارتی بنەماڵی بازانیەکە من لەو لە داخی ئەو ڕقم لیانە زۆرتر کە بوون بە نۆکەری پارتی بنەماڵی بازانی ئەوە کۆڵی منی کوتەوە لە حقیقەتە باشە بەدەیان ئینسان لەو حیزبی دموکراتە کادری بەرجەستە و باش وەکو سلێمانی معینی چۆچۆ ئەمانە هەمووی بەدەستی مەلا مستەفا کوژراون دراونەتەوە بە ساواک و بە شای ئێران یا ئیعدام کراون یا ئەمەیان کراوە کەچی ئەم حیزبە حرمەتی بۆ شەهیدەکانی خۆشی نییە چۆ پیاوی پارتی بنەماڵی بازانی باشە کاکە ئەمە پیاوەتیە قەناعەتم پێشتان نییە بەخوا کاکەشە بەخوا ئەو شوێش قسەکانم کرد هەندێک برادەری دیموکراتەکانمانە پیان ناخۆش و بەخوا برا قسەی من ڕاستە من دوای کەس ناکەوم قەسەم بەخوا بەیانی ڕۆژهەڵاتی کوردستان بدەن بەدەست کۆمەڵە و بەدەست حیزبی دموکرات و بەدەست ئەمەی لە هەولێرە ناوی چییە ئەم سمەڵ بابڕیەکە باشە کار خەریکی خانم جوونە بیان بە ئێوە قەسەم بەخوا غازەکەی دزن نەوتەکەی ئەجزن قەسەم بەخوا دار و بەردی پێوە ناهێڵن قەسەم بەخوا عەمودەکە نەچن جا لەم ماوەیە دووسێ بەدەچوون بۆ ڕۆژهەڵاتی کوردستان عەزیزان ئەمە هەر ڕاستیە بۆتانی جەڕمتر کۆتایی بە قسەکان بهێنم چون بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ فەکانسی بۆ پیاسە و ئالەم بابەتانە سەردانیان کردبوو بەدیچیان وتبووی ئەم عەزە و شتێ بینی ئەمە بێ بەهینی مستەفای هیجری ئەوەی ئەو لایەنە بینی ئەوانە بێ بەهینی ئیبراهیمی عەلیزادە ئەوەی ئەو سەر ئەبینی ئەو خان و مانوشتانە ئەوە بێ بەهینی نازانە فلانە کەس هەمووی دابەش کردو بە سەریانە چونکە ئەزانن کە وایە قەسەم بەخوا ئێسا بڕۆنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەر هەمی تاڵانەکەن وەرە کاکە کورد یانی دەست تەوا خۆم کورد نیم کاکە خۆم کوردە حیاتەکە نین بەخوا برا کورد بێ ڕەحمە ئەرەوەڵا چونکە تەجروبەمان هەیە کاکە من لە ڕاپەڕینا بەشداریم کردووە ساڵی 91 بەشداری تیابووم کاکە خۆم تەمەنم 90 ساڵ بۆ لە ڕاپەڕینەکە با قوربانتان بم تەواو گەنج بووم بەشداریم کردووە تایە نزیکی کەسیشم شەید کراوە لە ڕاپەڕینەیە ئێ کاکە هەیەکێتی پارتیمان هێنا کاکە پاڤڵمان هێنا قوباتمان هێناوە ئەیلۆ شێخ جەعفەرمان هێناوە شێخ جەعفەر ئەیلۆ ئەڵێن تۆ بۆم بەنەخوێنەوە دایمە ئاوا شۆڕە ئەم بەنەخوێنە ئەڵێ وەڵا بۆ ئەوەی کە حاصل بەدەست بێ بۆی شەڕواڵەکەم کەمەوە ئەمانەتان هێنا کاکەچە یەک کۆمەلگان پڕکرد لە فەساد و بێڕەوەشی پارتی وێژێری کاکەچە تەواو یەک پیاوم پێ بڵێ لە سەرانی پارتیە لە بنەماڵی بازانیە یەک پیاو لە سەرانێکی لە بنەوەی تاڵەبانە پێم بڵێ پیاو بێ ئەڵێ وڵاتەوە
هەموو شێ بەسەر چاو بەس یەک ئینسانی شەریفم پێ بڵێن ناویەتی ناو پارتیە لە ڕابەرەکانی لەوەی کە پۆستیان هەیە باسی پێشمەرگەی داما و قوربەسەر ناکەمەوە هیچ لەگەڵ یادەوەرەکانی خۆی هاشی ئەوە ئینسانی باشەیە هەیە پێشمەرگەی لەم هۆڵندەیە پیاوێکی زۆر باشە پێشمەرگە بوو سەرێکێتیە و بیرەکاتەوە لەسەر دەمانە برادەرەکەی کوژراوە لە شاخە و پێشمەرگایەتی و زەحمەت و کوێرەوەری و قوربەسەری بەسێتی لەگەڵ ئەو یادگاران بۆ خۆی ئەژی هەوڵەیەکێتی نیشیمانی کووسە کوواکێکی کوا ماوە قورمایەتی چشتی لەسەر دەی عەزیزان خواتان لەگەڵ هیوادارم کە زۆر باش بن ئەوە دەقی قسە و باسەکانی من بوون هیوادارم کە باش گوێتان لە قسەکان بوو بێت و وەڕعەکانی من بزانن و ئەوەی کە من ئێڵێم حەقیقەتە و کەسیش خۆی ماندوو نەکا بێ پێشەوانی ئەم قسانە بسەلمێنش کە بەڕاستی ناتوانێت پێشانەکەی بسەلمێنی ئەمە ڕاستیەوە بەداخەوە ئەمە کۆمەلگای ئێمە ئەمە کوردە حیاتەکەیە کە ئیبینی خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان عەزیزان بەخێر چن و خواتان لەگەڵ